هەروەک لە سەرەتای پرۆگرامەکەەوە ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەتە بە ڕۆژی خۆشەویستی. بۆیە ئێمە قسە لەسەرەوەکەین لەسەر گوڵ لەسەر هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستە بە ڕۆژی ڤالانتاینەوە. ئێستا من میوانێکم لایە کە پێشەوەی خۆی بێت دیارێکی جوانی هێناوە بۆ سۆدەی ڕۆژ باش کە گوڵێکی جوانی بۆ ئامادە کردوین ڕێباز عەبدوڕەحمان ئەویش وەک یاخود بڵێن کاک ڕێبازی گوڵفرۆش کە دوکانی گوڵفرۆشیان هەیە و بەخێر هاتی و بەیانیت باش کاک ڕێباز. زۆر سپاس. ئەم ڕۆژەت لێ پیرۆز دەکەم بۆ هیوایم هەمیشە لە خۆشەویستیا بژین. ئەم ڕۆژە لە تۆ لە تەواوی ستافی کوردستان بیشتار پیرۆز دەکەم و لە تەواوی عاشقان و خۆشەویستانی جیهان و بەتایبەتی کوردستان پیرۆز بێت. زۆر سپاس. کاک ڕێباز دەزانین ئەمڕۆ کە ڕۆژی خۆشەویستی بەڵام بڵێن ڕۆژی ئێوەشە ڕۆژی گوڵفرۆشانیشە. چۆن بوو ینی یەک دوو ڕۆژە ئێوە بازارتان چۆن بووە خەڵک زۆر ڕووی تێکردن؟ وەڵاهی بەراورد بە ساڵانی پێش و تۆزێک جیاوازی هەبوو کەمترە بڵێن سەتا چل لە چاو پار و پێران جیاوازی هەبوو بڵێ. پێت دەچێت ئەمڕۆ زیاتر بێوە نییە؟ بەخوای بەو گوێرەی کە دوێنێ شەوێ ئەمە خەریکی گوڵفرۆشتن بووین ئەمڕۆ باشترە بێ بەڵێ. کێنەوانێک کە زۆرتر گوڵەکانەکڕن؟ وەڵاهی زۆرن ئەوانەی کە یەکتریان خۆشەوێت ئەوانەی کە عاشقن. ئاخر بۆ نمونە کام تەمەنە ئێمە بینی وانە زۆر جار هاوسەران گوڵ بۆ یەک ئەکڕن. تایەتی با بڵێن پیاوان پیاوی بە تەمەن بێ یاخود دەمێک بێ هاوسەرەکەی لەگەڵیا بێ و گوڵی بۆ بکڕی بێت یاخود نا تەنها بڵێن گەنجانن زیاتر بۆ عاشقەکەیان بۆ خۆشەویستەکەیانە بن. بخۆی زیاتر گەنجانن بەڵام تێدا هەیە بە تەمەنە. ئێستا مشتێکی تایبەتمان هەیە هەموو ڤالانتاینە دێ مشتێکەکەمان ئێستا تەمەنی 75 ساڵە هەموو ڤالانتاینێک دێ خواتەمەنی درێژکە هەموو ڤالانتاینێک دێتن تەمەنی خێزانی دەبێتە چەند ساڵ ئەوەندە تاڵە گوڵی دەبە لە بۆ خێزانی زۆر بە تەمەنیشە. بێگومان پیاوە ئەوەی پیاوە بەڵێ ژنێکی بەختەوەری هەیە هەڵبەت پیرۆزی بێ و تەمەند درێژ بن ئینشاڵڵا ببنە نمونەیەک بۆ هەموو عاشقانی دیکەش. کاک ڕێباز کێ ئەم ساڵ زۆرترین گوڵی کڕی؟ ئەمە پرسیارەوە بکەم کێ بوو لە بڵێن لە هەولێر کە زۆرترین گوڵی بۆ عاشقەکەی کڕی ئەگەر بۆ ئەم ڕۆژ نەبێ یاخود لە ماوەی ڕابردووای و چەند گوڵیش بوو؟ ئەو کەسێک کە زۆرترین گوڵی دەکری هەڵبەتە کچانن زیاتر گوڵی دەکردن چکە کچان یان ئافرەتان هەر بەوەی بەناوبانگەکە میهرەبانن دڵسۆزن ئەوەی کە ئەمە دوێنێ شەوێ بینیمان بەڕاستی خەڵکەشی زۆر زۆر ڕووی تێکردین بەشی زۆری کچ بوو ئافرەت بوو ئەوەی کە زۆرترین گوڵی کڕی دوێنێ شەوێ ئەوڕۆ مەسەلەن ئەدزمان هەیە 100 گوڵی هەیە 100 تاڵ ڕۆز هەیە 150 تاڵ ڕۆز هەیە 200 تاڵ ڕۆز هەیە ئەوجا هەیە ینی لە پڕاش ئۆردێر دەکە داوا دەکا ئەوە دیار نییە ئەو ڕوبزانە چۆن دەبێت چۆن نابێت. باشە هەبووە بۆ نمونە داوای 100 گوڵ بکا بە یەکجار 100 گوڵ بکڕێ و بەڵێ بەڵێ ئەوە دوێنێ شەوێ ئەوەمان زۆر بوو یەک کەس 100 تاڵ ڕۆزی دەکاتە یەک دەستە گۆڵ یان دوێنێ شەوێ هەمان بوو 200 تاڵیش بوو 200 تاڵ ڕۆز ڕۆزی سوور دەکاتە یەک چەپکە گوڵی گەورە و تەواو. باشە ئەمەی کە دروستان کردووە ئەمە نمونەیە کە یاخود چۆنەی ڕازێنەوە زیاتر ئێوە پێشتر ئامادەیەکەن یاخود لەسەر تەڵەبی ئەو کەسانەیەکەیان بخۆی ئەمە پێشتر هەندێک ئامادەکاری دەکەین لەلایەکی دادنین شوێنێکی جیاواز و ڕێکی لە بۆ دادنین ئەوە نمونەیە کە هەر لە بۆ کوردستان بیشتارم هینا دوێنێ شەوێ دروستم کرد گوتم بە ئامادەبی بەداخەوە تۆزێک درەنگ ئاگداریان کردمەوە ئەگەر ئەجینا شتی جوانتر و گەورەتریشم دەینا بەڵام ئەوەندا کراکە بهێنم خۆش بێت دیارەکە جوانە بەڵام حەزیش مەکرانی ئەرمێزەکەتان داپۆشیە بە گوڵ وەڵڵاهی لە خزمەتی بازاری داهاتبی بەسەر سپاس مەمنون ئەوە خۆی جوانە. کاک ڕێباز گوڵفرۆشی چۆنە خۆشە پیشەیەکی خۆشە؟ بەخوای ئەمن لە 2007 توکانی گوڵم دانا گوڵی سروشتی کە توکانەکەم دانا هەتا ئێستا هەر پیشەم گوڵفرۆشە و
زۆرش مرتەعام لە ئیشەکەم زۆر سەربەرزم بە ئیشەکەم لەخوای بەزیادبووی ناوبانگەچی باشمان لێ لە هەولێر و لە کوردستان بەڵێ بە ئیشەکەم ئەزای بۆ ئەو پرسیارم لێ کردی چونکە ئەگەر ئیشێک لە دوای ڕاگەاندن بیری لێ بکەمەوەیە کە دوکانێکی گوڵفرۆشی دانم زام خۆشە ئەمێ دوای ئەو کارم دەستکەم بە گوڵفرۆشتن بەسەرچا ئەمەش ڕێنێری دەکەین لە خزمەتین بەسەرچا زۆر باشە و کاتیا پێم بڵێن چۆن گوڵەکان بێن و لەکوێوە بەڵام تر منافەسەم نەکەن ئەگەر دوکانێکی باش ئەمە منافەسە ناکەین بەسەر بخۆی منافەسەکە دروست دەبی کچێکی جوان گوڵ بفرۆشی کەس نایەتە کەس نایەتە لای لە منیاکڕن کاک ڕێباز ئەو گوڵانەی کە بۆ ڕۆژی خۆشەویستی ئامادەتان کردووە جیاوازترین یاخود هەر ڕۆسە سوورەکانە فرۆشن و ڕەنگی تری تێکەڵ ناکەن بەخۆی پر فرۆشترین گۆڵ ڕۆزی سوورە لە ڕۆژی خۆشەویستیە لە چاردەی دوو پرفرۆشترین گوڵ عەفوو ڕۆزی سوورە بەڵام هەیە دێ گوڵی لە بۆ دایکی دەبا سوور و سپی تێکەڵاو دەکا هەیە گوڵی لە بۆ باوکی دەبا سوور و سپی تێکەڵاو دەکا هەیە لە بۆ خوشی دەبا یعنی ئەوانێک کە خۆشەویستن بەشی زۆری گوڵی سوور دەبن ئەوجا ئەمە مانگێک پێش ئێستا مانگونی وەک پێش ئێستا ئامادەکاری دەکەن ینی مانگونی وەک پێش چاردەی دوو ئامادەکاری دەکەین بۆی کە گوڵەکانمان ئامادەبی هەموو بەرهەمەکانتان لە دەرەوە هێنن لەکوێوە زیاتر گوڵی ڕۆسەکە هێنن بە تایبەت بەخوای بەداخەوە بەرهەمی خۆماڵیمان نییە باسی گوڵی دەکەم بەرهەمی خۆماڵیمان نییە لە گوڵان لێرە ئەرێوەڵا هەمووی لە دەرەوە دێ لە وڵاتانی دەرەوەی کوردستان دێ تقریبان بەرگەی چەندێکە گرێ ئەو گوڵە بەخوای ڕۆز مۆدێلی زۆرە ڕۆسەیە 20 ڕۆژ تا 25 ڕۆژ دەمینیتەوە لە ئاوە ئەگەر لە ئاوبی هەشە هەتا 15 ڕۆژ هەفتەیەک ئەوش لە ئاو دەمینێتەوە بەپێی ئەو جۆرە گوڵی کە ئەتۆ داوا دەکەی مەسەن ئەمنی گولفرۆشکە ئەو گوڵی داوا دەکەم لە دەرەوە گوڵ هەیە کوالێتی بەرزە گوڵ هەیە کوالێتی مثلەن بە نمرەی هەیە نمرەیەک هەیە نمرە دوو هەیە سوپەر هەیە ناوی گوڵەکان هەیە هەر جۆرە و یعنی لە ڕۆسەکەشا چەند جۆرەکی هەیە زۆر زۆری هەیە ئێستا من ئەمڕۆ کامیان بکڕم زۆرترە مێنێتەوە ئەتۆ ڕۆزی سوور بکراوە لە لای خۆم پێتەڵێم چ بکرا باشە دەی با پرسیارێکی زۆر تایبەتیشە لێ بکەم گوڵە بۆ کێ کڕی یاخود بە تەمای بۆ کێی بکڕی بەخوای جارێ زۆر سەرما قاڵە ئەخۆ بێ لە پاڵ ئیشەکەش تا ئەوەشە لە بیر بێوە نیە ئەوەشم لە بیرە حتمەن هەر دەبی لە بیرم یەگە لە بیرم نەبی تووشی کێشە دەبم هەر دەبی لە بیرم ئەکی تووشی کێشابینە چۆنەرێوەڵا کەواتە بە دیارێکی باش و گوڵێکی باشی بۆ ئامادە دیارێکی زۆر گەورە بە نرخم بۆ ئامادە کردو ئینشاءڵڵا ئەزمێنێ سورپرایزەکەم ئاشکرا باشە با سپرایزەکە و تێک نێن بۆی ببێتە سپرایزێکی خۆش و ینی نەیبیستن کەس گوێی لێ نیە لێرەوە باسی ناکەین سپرایزەکە کەشف نابێ کاک ڕێباز ئەم ساڵ زیاتر گوڵ بۆ چ بۆنەیە کڕا لایەوە بەخوای ئەم ساڵ یعنی ئەمە باسی ئەم ساڵ و 2020 دەکەین بەداخەوەکە مردن زۆر بوو لە هەموو وڵاتان کوردستانش بەدەر نەبوو لەو ڤایرۆسە بەڕاستی گوڵ بەشی زۆری ینی ئەو ساڵ ئەمە لە 2020دا دوای کەرەنتینێکە دوکانمان کردەوە گوڵ زۆر بۆ سەر قەبر و جەنازە و مەراسیمی تازیە و ئەو شتانە ڕۆیشت بەڵام لە ئێستادا باشە لە خوای بەزیادبی تۆزێک کەم بووە ئێستا گوڵ لە بۆ خۆشەویستەکان دەڕوەوە یەک ئەفتەیە ڕاوستانی گوڵی سوور نییە دەڕوە بەردەوام بێجگە لە گوڵی سوور چی تری شەکڕن بە تایبەت گەنجان یاخود بڵێن ئاشتەکان پێنە لای ئێوە وەڵی ئەکسسواراتی ئافرەتان زۆر باش سەرفەبی لەگەڵ گوڵی ئەیکڕن کوڕان ئەیکڕن باشن یان ئێستا ساڵانی پێش و بەڵێ ساڵ بە ساڵ جیاوازیە هەم لە مۆدێل هەم لە شتی باش لە شتی مارکە لە بڕاندە جیهانیەکان یعنی پار دەماندیت جوورێکی تر بۆ پێرار جوورێکی تر بۆ ئەو ساڵ یعنی بەڕاستی بڕاندی جیهانی زۆر بەکاردێ لە ناو گوڵە ئەوجا زۆر یعنی بابەتێ خەڵک بەکاری دەینی ئەمەش لە دوکان لە بۆی دەڕازێنەوە بە خۆشمان هەمانە هەندێکیان لە دوکانی دەفرۆشین نمونەتان لایە قوت کەسەکە هەر کە خۆی داوایەکە یان ئێوە نمونەتان لای و پیشانیان کە بەڵێ لە چ جۆرەکی بێت بەخۆی ئێستا لە سۆشیال میدیای
ڕاستە ڕکلامی لەبەر دەکەی مۆدێلی جوانی لای خۆت خۆی مۆدێلی هەردەکات جوانە و بیڕازێنێتەوە دوکانەکە شتوانێک کە مشتری تایبەتن بە خۆت دەزانن لە تۆ چتێت نییە و هەر بە تەلەفۆن داوا دەکەن یان سێ ڕۆژ زووتر دێن ئەو بابەتێکە بە خۆ دەیانەوێت ئەدزی دەکەن داوا دەکەن زووتر. چ پەیامێکە هەیە لێرەوە بیگەێنی هەم فرسەتێکە بۆ خۆت ئەگەر بیگەێنی و بە گشتیش بۆ خۆشەویستان. وڵی پێم ئەوەیە لەم ڕۆژەدا لە چاردەی دوو هەموو ڕۆژەکانیان چاردەی دووبی ڕاستە ینی ئەو ساڵێکە ئەمە پێدا تێپەردەبین 2022 تا کۆتایی ژیان هەموو ساڵێکمان هەر چاردەی دووبی هەر ڕۆژی خۆشەویستی بی ئەوە پیرۆزبایی لە خانەوادەی خۆم و ئەو کەسانەی دەور و بەرم و تەواوی ستافی کوردستان 24 و بەڕێست و زۆر سپاس پیرۆزبایانێ دەکەم لەو ڕۆژدا ڕۆژی خۆشەویستیان پیرۆزبی. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ دیارەکەشتان کە پێشکەشی پرۆگرامی ڕۆژ باشتان کرد. زۆر سپاس کاک ڕێباز کە ئەمڕۆ میوانی پرۆگرامەکەمان بووی بە هیوایین هەمیشە لە ناوخۆشەویستی و گوڵا بژین. زۆر سپاس بە ڕێزی. زۆر سپاس.